بآمادەبوونا حەسەن ڕەمزی ئەندامی کۆمیتا ناڤەندی و بەرپرسێ رێخستنا پارتیا دەموقراتا کوردستان سووریا لە ڕۆژهەڵاتی قامیشلۆ هەروەها لاڤادەلی بەرپرسا رێخستنا ژنێو ئەنداما ئەنجومەنە هەرێمیە پەدەکەسێ و مامۆستا سیراج ئۆفیسا چاند و ڕاگەاندنەیە پەدەکەسێ ڕۆژهەڵاتی قامیشلۆ بێ بوونەیە بەداویکردنا خۆلەکە ڕەوشەنبیری بناوێ بەرنامەکردنا زمان یا دەمارکی چالاکیەک لە دارخست تێدا بەشدارên xulê bê bawarnameyên derçûnê hatine xelatkirin. Xulê ji aliyê mamosta Şükrî Yusuf ve rahînerê bawerpêkirî ji aliyê Yekîtiya Cîhanî ya rahînerên bernamekirina ziman a Damarkî hat pêşkêşkirin. خلاق جوارا آمادەجی کردی خلاقی هێژایە و تێدا هێشیە خۆ پێکتێنی تشتا کوچوهۆ دەرکەوێن دڵق بێش هێشیە خۆش مەژی خۆش حقیە خوارد ئەو نا ئاواکەدا ئەنسی ئینسان بە مەژی خۆ وتەمەژی خۆ استعمال کردی هەموو شتێک حیاتا خۆی شێ خۆ تێدا استعمال کردی ئەسپاسیا و هەردوو ویلایەت کرد وەکو ئامادەبوونەوە وەکو مامۆستا بێ پەیداوێت راجی هەر قساسەك خەڵاتەکە کوچ دوگۆتن تێدا هەر بۆنا پێدا و هەر بۆنا تێگوتەکە وەختە گوت تێدا مسلمانن قورعانە گوتیا بخوێن فقط خوندنیژی وەکی کوچ ئەش یەک مەسارەی خوندنیە کوچا ئافاقی خوا و ئەدراکی خوا و پێ فەرابکێ أما كنا هات أرسنال هات بريا مكتبة حزب البارتي الديمقراطي الكردستاني السوري كذا كذا والمكتبة الشرقي مكتبة عشق دعوات شديدة دعوات كاري هنيك راستي تواصل مع كريم مجد أن عمدنا بومية كاري فاز بالباري كاري موار خلك أشخاص كينومن راستي أم نزيكا شش وجه حفر وجه من ساعات بدرن حتى قول أنا أصلا كجيت باش حتى يدربني يقول هذا الحازم كان أصلا كيش برازينا إن شاء الله بالدوام روجي بوين أم بالدوام هو أم جلسة كبيرة بالتأبي التنمية البشرية